بەجددی وەک لەم 2 ساڵە زیاتر بەهۆی من وەکو خۆم وەکو هۆکارێکی پەروەردە لاوازی لایەنی پەروەردە پرۆسەی خوێندن وای کردووە کە کچان واز لە خوێندنە هێنن سێرەی کە لە ماڵیشەوە دانرا لە ناو کۆمەڵگەی کوردیشە ئەڵێ بۆ هاوسەرگیریت نەکرد. ئەوەنەی ئێمە کە بەدوەدا چومان هەیە بۆ کەیسەکان و ئیشیان بۆکەین لە ئێستادا یعنی ڕێژەکە زیادی کردووە. جاران ئەوە بوو بڵێن باوکەکە بە زۆر بەشووی ئەدا، بەڵام ئێستادا بەهۆی تەکنەلۆژیا بەهۆی ئەو بارودۆخێکە کوردستان تایەتی لایەنی دارایی هەیە ئەڵێ من ئیشێکم نییە ناخوێنم هاوسەرگیری ئەەکەم. ینی هەم بۆ لایەن دارایی بۆ ماڵی باوکی جاری وایە کەیسەکە لەو ڕۆ بیرەکاتەوە جاریێشاڵێ من بێکارم یعنی بۆ هاوسەرگیری نەکەم. ناتوانن پەروەردەی مناڵ بە شێکی گونجاو بکەن چکە خۆیان هێشتا لە پرۆسەی پەروەردەدان، هێشتاش ئەم کچە پێویستی بە خۆشەویستی دایک و باوکێتی، هێشتا پێویستی بەوەیە کە بەخێو بکرێ پەروەردە بکرێ بە سەیرەکەی کە دوای هاوسەرگیری پەروەردەی مناڵی ئەچێتە ئەستۆ کە ئەمەش زەرزیانێک زۆر هەم لە ڕووی پەروەردەی هەم لە ڕووی ئەخلاقێتی کۆمەلگا کاریگەری زۆر هەبێ لەسەریە. تۆ باسی زەرزیانەکەی بکەی کاریگەری زۆر لەسەر جەستەی ئافرەت لەسەر ژیانی ئافرەت دروستەکە کە ئەمە وای لێکە ڕەنگە ئافرەتەکە تووشی شکانێکی جەستەیش ببێت چ لەوەی کە ئۆکو باسی دەرونی و کۆمەڵاتیەکەم کرد لە دەرونیەکەشاتۆ ئەگەری زۆریان هەیە تووشی خەمۆکی ببن، تووشی زەبرێکی دەرونی ببن، هەست بە گۆشەگیریەکی زۆر ئەکەن یان دڵە ڕاوکیان بۆ درسە بێت لەسەر بڕیاری ژیانی خۆیان لە ڕووی تەندروستیەکەوە چەندین زێرزیان هەیە. بۆیە ئێمە یعنی وەکو تیمێک کە سەردانی شوێنەکانەکەین گوندەکانەکەین ئەم زانیاریانەی تایبەت بە هاوسەرگیری پێشوەخت باسەکەین بۆی ئەم هۆشیاریە بگات. هاوسەرگیری تەنها وێنەگرتن نییە، هاوسەرگیری تەنها بۆ نمونە مانگێک ساڵێک نییە، بەرپرسایەتێکی زۆری هەیە. بچووکەکان ڕۆیە خوارد 20 ساڵ و سەر و چلەکان بۆیە زەواجی پێشوەخت باش نییە و پیریش باش. دیاردەی ئەو زەواجانە زیاد کردووە بە ژنی بچکۆلە، بە ژنی مەناڵتر، بە خێزانی بچووکتر. ئیتر مۆزوعەکە ئەوە نییە با بڵێن پێویستیە نەخێر بۆ بە مۆدێل ئەم کردوێتی ئەوەی تریش ئەیکا ئەوە مناڵترە هێنێ مناڵیانە بێ یە بۆ لای من 16 ساڵ نابێت داوای مناڵم لێکە 16 ساڵ نابێت مەسەلەن 2 ساڵە زەواجی کردو وەڵا نەزۆکە. ئێمە بەوانە ناڵین نەزۆک لای ئێمە دوای 20 ساڵە ئەبێ دوای 20 ساڵ شووی کرد بێ ساڵێکی ژەڵە پیاوە بوو بێ مناڵ نەبێ اینجا پێی بڵێن نەزۆک نەک تۆ 14 ساڵە 13 ساڵە 12 ساڵە 5 ساڵە بۆ من زەواجی کردو وەڵا نەزۆکە ئیتەبعان جارێ نایبێت چکە هێلکە و ڕەحم و لەشی ئامادە نییە بۆ سکو مناڵبوون. خۆی ئێمە با بڵێن تەمەنی زەواج وە باشترە دوای تەمەنی بلوغ بێ، ینی دوای ئەوەی کە شخصەکە باوەخە بێ و گەورە ئەبێ کە ئێمە ئەڵێن تەمەنی مناڵی واتە لە 1 ساڵەوە دەست پێ ئەکا بۆ 12 ساڵ، لە 12 ساڵەوە بۆ 18 ساڵ ماوەی گەشەکردنە ینی ماوەی بلوغە. ینی وەرە من کچێک لە تەمەنێک لەم تەمەنا لە بینی 12 بۆ 18 ساڵ من بیەم بە زەواج جارێ لەشی خۆی کێشەی نەکردووە، مێشکی خۆی ئامادە نییە، جەستەی خۆی ئامادە نییە بۆ ئەوەی ببێ بە ئافرەت با بڵێ ببێ بە ئینسانێکی خێزاندار. ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی. ئێمە ئەتوانین دابەشێکێن بە دوو بەشەوە با بڵێن مەشاکلی جەستەیی وەک بڵێن لە لەشیا مەشاکلی نەفسی کە نەفسیەتی ئەو شخصە خۆیەتی جەستەی خۆی مەبەستمان چیە لێرە تۆ جارێ ڕەحمی کامل نییە، جارێ هێلکەدانی کامل نییە، ئەمە ماوێتی کێشە بکە. بۆیە حاڵەتی دەردی خۆیان ئەڵێن نەزۆکیەکە دروستە بێت، لە بارچوون دروستە بێت، لە بارچوونی دووبارە دروستە بێت، خوێنبەربوون دروستە بێت، نزیفی دروستە بێت، بێ ئاگابوون لە حاڵەتی خۆی دروستە بێت، بێ چاودێریکردن لە حاڵەتی خۆی دروستە بێت. تەنانەت لە یەکەم ڕۆژی زەواجەوە ئەگەر بین باسیکەین گومان هەیە دڕانن دروست ببێت، دڕانێک بەرەو لای میزەڵان، دڕانێک بەرەو لای کۆم چکە جەستە و جسمی بچکۆلەیە جارێ گەشەی نەکردووە ئەم ئافرەتە مەرج نیە ساڵە وەڵڵا هەمومان لە 14 ساڵی کردومان هیچ موشکیلەمان نییە و ئەمانە ئەم قسانە وان نییە. فشارەکان فەرقی هەیە و کەسەکان فەرقی هەیە بۆ ئەو حاڵەتە. تۆ ئەمە جسمی ئامادە نییە بۆ شوکردن، جسمی ئامادە نییە بۆ هەڵگرتنی مناڵ. بۆیە لە بارچوون خوێنبەربوون وێڵاشی پێشوەخت مناڵبوونی پێشوەخت هەروەها زۆر کات
بێجگە ئەوە مەشاکلی جوودبوونەکان کە ڕوو ئەیالای ئەم ئافرەتەکە معڕاسترن بۆ ڤایرۆسەکانی ناودامێن سەرەتانی هەوکردنی عمقی ڕەحم کە ئێمە پێیانەڵێن جەماعەتی ئایدز و جەماعەتی CIN ئەمانە زۆرترن لە تەمەنە بچووکەکان بۆیە دیاری کراوە خوار 20 ساڵ ئەم تەمەنانە هەوکردنیان زیاترە بۆ ئەو شتانە بۆ لە بارچوون زۆرترە ڕێژەکان بۆ نوقسانی مناڵ زۆرترە ڕێژەکان بۆ حاڵەتی داون و مەغۆل زۆرترە ڕێژەکان بۆ حاڵەتی مناڵبوونی پێش وەخت زیاترە ڕێژەکان بۆ بەڵێن حەملی هێشوەترێ کەوا ئێمە پێڵێن حەملی عونقودی زیاترە ڕێشەکان بۆ حاڵەتی سەرەتان کە باسمان کرد عونقی ڕەحم بێ بەشەکانی کە بێ زیاترە لەو تەمەنانە هەروەها بۆ خوێنبەربوون و وێڵاش پێشکەوتن و حاڵاتی زەختی دووگیان و شەکرەی دووگیان زۆرترە لەو تەمەنانەی کە مناڵن لەبەرەوەی هەستیارەکە ئەمە بێجگە ئەوەی کە سەدمەکە دروستە بێت بۆی تووشی خەمۆکی ئەبن تووشی سەدمە ئەبن تووشی بەڵێن بێزاربوون ئەبن لە ژیان زۆربیان ئەوەن بەرەو حاڵاتی کوشتن و خۆکوشتن و خۆسووتاندن و هۆکارەکان جۆرا و جۆرن بەڵام باوترین هۆکاریان کە ئێمە زیاتر ئەستی پێکەین خۆ ئێستا کچووکڕەکانمان بە دڵی خۆیان با بڵێین زەواج ئەکەن بەڵام زۆرترین هۆکارەکان بەداخەوە بۆ چاولێکەری ئەگەڕێنینەوە کە وای لێ هاتووە کە بۆ چاولێکەری هۆکارێکی تریش کە زیاتر لە دەمی خۆیانەوە گوێبیستی ئەبین یاخود زۆر کات وتویانە لە ناو دادگاشە ئەوەیە کە ئەڵێ من باری داراییم خراپە باری داراییم ئەوە نییە کە من بتوانم ئەم کەسە بەخێ بکەم بەداخەوە کە ئەمە هۆکارێکە کە جاری وهەیە لە دەمی ئەو کەسانەی کە هێن زەواجەکەن هەمیان باوکەکە یان دایکەکە یاخود کەسەکە خۆی کە زیاتر دایک و باوکەکەم قسەکەن ئەو هۆکارش هەیە کە هۆکاری باری داراییە بەپێی ئەوەی کە لە ناو دادگاکانە ئیش ئەەکەین و لە ڕێکخراوێکی ژنان ئیش ئەەکەین ئەزانین کە ڕۆژ بە ڕۆژ ئەم حاڵەتە لە زیادبوونایە هەر لەوەی کە ئەڕۆیت بۆ نمونە لە ناو دادگاکانە ئەبینیت کە کچەکە زۆر مناڵە یاخود کوڕەکە مناڵەکەن بڵێن پرۆسی هاوسەرگیری ئەەکەن هەر لەوە یەکسەر هەستەکەی کە ئەم جۆرە زەواجە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە یاخود بۆ نمونە بڕۆیت بۆ لیژنەی پزیشکی هەمیشەیی کە بڵێن حالی ئەوێ ئەکرێن لەوێش هەست بەم گۆڕانکاری ئەەکەی کە ڕۆژ بە ڕۆژ حاڵەتەکان ڕوو لە بەرزبوونەوەکەن ئامۆژگاری ئێمە ئەوەیە کە باز لە کۆمەڵک چاولێکەری بێنن پێش هەموو شتێک لە خێزانەکانمانەوە دەست پێ بکەین لەوانەیە شتێک بۆ کەسێک باش بێت بەڵام شەردیە بۆ تۆ باش بێ لەبەرەوەی دوایی کۆمەڵک لێکەوتی لێ بێتەوە بەداخەوە ئێستش جابوونەوە ئەوە ڕقمی قیاسی تۆمار کردووە و بە تایبەتی ئەمانەشی کە خوار 18 ساڵن یاخود هۆکاری ئەوەی کە بۆ نمونە ئەو ئافرەتە لە ڕووی تەندروستیەوە حملی ئەبێت کە توانای مردن 5 ئەوەندەی ئافرەتێک کە 15 ساڵ بێ 5 ئەوەندە زیاترە لەوەی ئافرەتێک کە سەروی 18 ساڵ بێ بۆیە ئێمە وەکو ئامۆژگاریمان ئەوەیە کە زەواجی پێشوەختە کەم بکرێتەوە یاخودلانی کەم لە هەر کەسێکمان و لە ڕێگەی خۆمانەوە ئیشی لەسەر بکەین بەداخەوە ئەمە یاسای باری کەسێتی عێراقی کە لە سەرتاسەری عێراقا بەرکارە بەکارێت بەڵام پەرلەمانی کوردستان هەموارێکی کردەوە کە ئەم هەموارە ژمارە 15 ساڵی 2010 کە ئەم هەموارە ئیشی لێ ئەکرێت لە کوردستانە واتە لە دەرەوەی کوردستان ئیشی پێ ناکرێت جاری وا هەیە ئەو زەواجانی کە پێشوەختن بۆ نمونە کە خوار ئەو تەمەنەیە کە هەمواری پەرلەمان کردوێتی کە خوارە 16 ساڵە ئەچن لەوێ ئەختی زەواجیان بۆ دەرەکەن کە ئەمەش جۆرە ئالۆزیەک بۆ ئێمە دروست دەکات جاری وایە کەیسەکەیەتە بەردەمان لەوێ ئەختی زەواجی بۆ کرا و لێرە بۆی ناکرێت لە ڕووی عقوبەوە یعنی دادگای ئێرە ناتوانێت عقوبەی با لەبەرەوەی بە حکمی ئەوەی کە کوردستان بەشێکە لە عێراق و دەوڵەت نییە تا سیادەی هەبێ مەبدەی ئیقلیمی زاڵە بەسەریا ناکرێت کەسێکیش لێ کاتە لە شوێنێک بڵین کردەوەیەک ئەکا لە شوێنێک تاوان بێت و لە شوێنێک تاوان نەبێت ضرورەیەکی زۆر پێویست لە قانونا پێوتێ ئەضەرورە القسوە یعنی ئەوەندە پێویستی پێیەتی ئەتوانرێ یعنی دادوەر مارەی بکە دیارە ئەم ضرورەی قسوایە ئەمە ئێمە کارمان لەسەر کرد بۆ ئەوەی ئەم ضرورەی قسوایە حدێکی بۆ دابنرێ مەسەن دادوەر دەستی ئەوەندە واڵا نەبێ لە کۆبنەوەیەکی دادوەرەکانە خولێکی ڕاهێنان بوو لەگەڵ گفتوگۆیەکی کراوە باسمان لەوە کرد کە پێویستە دادوەر ئەوەندە دەستی واڵا نەبێ و خۆشیان هەر یعنی ڕایان وابوو چونکە بەڕاستی ئەمە زەربەیەکی باشیاوە لە خێزان
ئێمە ئێستا وەکو ئەنجومەنی باڵای گەشەپێدانی خانمان کار ئەەکەین لەسەر ئەوەی ئەو یاسایان ئیش لەسەر یاساکان بکەین چونکە بەڕاستی ئەگەر یاسا ڕێگە پێدەر نەبێ ئەم ئیشانە یعنی بە تەواوەتی ئەگەر بڵێم لە دەروی دادگاش ئەکرێ ئەبێتە حاڵەتێکی کەم جارێ ئەگەر سزاکەی تونند بکرێتەوە مەسەن هاوسەرگیری دەرەوەی دادگا چکۆمانە هەمووی ڕەبتی هەیە بەیەکەوە هاوسەرگیری دەرەوەی دادگا سزاکەی تونند بکرێتەوە ئەوە ئیتر کەسیش ناتوانێت لە دەرەوەی دادگا ئەمە بکە بەڕاستی ئێمە گیرمان خواردۆ بەدەست ئەو یاسایش کە لە عێراقا کاری پێکرێ چونکە بەڕاستی ئێمە بەشێکی دانەبراوین لە عێراق ئەو گرێب یاسایباری کەسێتی لە عێراقدا هین نەکراوە تا ئێستا هەموار نەکراوە ئەوە لە کوردستانە هەیە 25 مادەی هەموار کراوەمان هەیە ئێمە کاری پێەکەین بۆ نمونە مەسەلەن فرەژنیە یعنی بەشودانی مناڵە ئێستا لەوێ مارە ئەکرێ ئەگەر لە دادگاکانی ئەوێ ژمارە بکرێ دادوەر لێرە ناتوانێت ئەمە هەڵبوەشێنێتەوە بڵێمە عەقدێکی دروست نییە بەڵکو عەقدێکی دروستە و مەرجەکانی تایە و بەپێی یاساکە بەپێی یاسا عێراقیەکە مەرجەکانی تایە لەبەرەوە ئێمە تاوەکو ئەوانیش هەمواری یاساکە نەکەن و هەتا هەنێ ڕێنمایی و هەنێ دەسەڵات لە ناو دادگاکانیشا کەمتر نەکرێنەوە بەڕاستی ئەم دیاردەیە هەڕوو لە زیادبوونە زائیدەن ئەمانە هۆکارەکانی تریش بەری پێبگیرێ پەروەردە زۆر باشتر بکرێ بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێ پەروەرشیاران جهد و ماندووبوونێکی زیاتر بەخەرجبن ڕاگەیاندنەکان بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری پێویستە چاوێک بخشێنێتەوە بە بەرنامەی کەناڵەکانی ڕاگەیاندن چکە ئێمە کەناڵمان هەیە هەر هیچ سانسۆرێکی نییە نە لەسەر فیلمەکانی نە لەسەر کلیپەکانی نە لەسەر ئەو شتانەی کە پەخشی ئەکا ئایا بۆ مناڵێک ئەشێ ئایا ئەم ژیانە نمونەیانە کە پیشانەیە لە دراماکانە بە تایبەتی لە دراما تورکیەکانە ئایا ئەم ژیانە میسالیە دەستکێ ئەکەوێ کێ هەیەی یعنی قەیرانی ئابووری ئەگەر چارەسەر بکرێە کەم بێتەوە ئەمانە هۆکارگەلێکن کە ئەم هاوسەرگیری پێشوەختە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەگەر ئەمانە چارەسەر بکرێ ڕوو لە کەمیەکە.